دوو پرسیاری خەومان لێ کراوە. یەکێکیان خوشکێک کچە عازەوە لە خەویە باوکی کە مردووە وەفاتی کردووە ئەیبینێت بە دڵێکی خۆش و وەکو بڵێ بە خۆشحاڵیەوە. ئەم خەوە معنای ئەوەیە کە بە ئیزنی خوای پەروەردگار ئەو کچە عازەوە بە ئیزنی خوا شووەکە لە نزیکترین کاتە بە پیاوێکی ساڵح و ڕێکوپێک کە خانەوادەیەکی باشیان هەیە. و واتایەکی تریشی هەیە هەر لە پاڵ ئەوەیە کە ئەو پیاوە کە باوکی کچەکەیە حاڵی باشە بە ئیزنی خوای پەروەردگار، یعنی وەزعی باشە و شوێنی باشە. والله ئەعلەم. هەروەها بەڕێزێک خەوە بینێ گەنجێک لە خەویا مار و دوو پشک و ئەوانە هێڕشی بۆ ئەبەن، هێڕشی بۆ ئەهێنن، ئەمیش بە پێی توانە لیان ئەکوژێ و نایەڵێ یعنی لێی نزیک ببنەوە، یعنی بەهێزە و وەکو بڵێ خۆی وەکو بڵێ باش پاراستووە. ئەمە معنای ئەوەیە کە بە ئیزنی خوا ئەو گەنجە بەرچاوی خەڵکە، یعنی وەکو بڵێ نەفەس و حەسادەتێکی زۆر ڕووی تێکردووە، بەڵام ئەم گەنجە لەخوا بەزیا بێ مادام کەسێکی مولتەزمیشە بە پێی پرسیارەکەی زکرەکانی بەیانیان و ئێواران بە جوانی ئەخوێنێ، خۆی حەشار داوە، قەڵایەکی بۆ خۆی دروست کردو، چووکە زکر قەڵایە بۆ ئینسانی ئیماندار، بە تایبەتی زکرەکانی بەیانیان و ئێواران قەڵایەکی پتەوە بۆ ئینسانی ئیماندار، و بەردەوام ببێ لەسەر ئەوە بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاء الله هیچ ئەو چاو و ئەو حەسادەتانە کە لەلایەن دوژمنەکانەوە بۆی دێ زەرەری پێ ناگەیەنێ. والله ئەعلەم. خۆشەویستەکانم، ئەگەر پرسیارێکتان هەبوو دەربارەی خەو ئەتوانن لە کۆمنت بینووسن، بە تەلەفۆن وەڵامی خەو نادەینەوە، بەڵام لە کۆمنت بینووسن، ئینشاء الله لە نزیکترین کاتە وەڵامەکەی ئەبینینەوە بە ئیزنی خوای پەروەردگار. خوای تەعالی هەموو لایەکمان مۆفەق بکە.